سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامی پارۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر عراق لە بەردەم پەخستنی دامەزراوەکانیدا. ئێمە دوای ماوەیەکی زۆر لە ئاڵۆزی و پەشێوی لە عراق بەگشتی لە بەغدا دوایەوەی کە پەرلەمانی عراق لەلایەن لایەنگرانی ڕەوتی سەدرەوە پەخرا، ئەمڕۆ لە پێشهاتێکی نوێدا کە مەترسیدارە ئەمەیان دۆخەکە بە تەواوەتی بەرەواڵۆزی دەبا، دامەزراوە یاسایی و دادوەریەکانی عراق لەلایەن لایەنگرانی ڕەوتی سەدرەوە پەخران چوونە بەردەم ئەنجومەنی دادوەری دادگای فدرالی بۆەوەی کە کارەکانی ئەو ئەنجومەنە و ئەو دادگایانەش پەک بخەن. بەڵام لە کاردانەوەی ئەوەدا ئەنجومەنی دادوەری سەرجەم کاری دادگاکانی لە عراق هەڵپەسارد. دیارە ئێستا پێشاتەکان بەرەو ئاراستەی زۆر قورس دەڕۆن لە عراقدا. لایەنە سیاسیەکان بەگشتی کاردانەوەی چوارچێوەی هەمانگی، چوارچێوەی هەمانگی و هەروەها نەتەوەیە گرتوەکان و لایەنەکانی دیکە سەبارەت بەم پێشاتە نوێیانە کاردانەوەکان مەترسیدارن. ئاماژەکان بەوەیە کە عراق دەچێتە دۆخیشی قورسی یاسایی و دەستوریەوە. ئێستا گەر دادگاکان بەکاری خۆیان هەڵنەستن و کارەکانیان هەڵپەسار دەبێت، ئەی عراق بە چ یاسا و دەسەڵاتێک دەچێت بەڕێوە. لەبەرامبەردا ئێستا ئەو هێزانی کە داوایان دەکرد حکوومەتی عراق پێک بێنن، داوا دەکەن ئەنجومەنی نوێنەران کارا بکرێتەوە بۆی کە بەکارەکانی خۆی هەستێ و لە بەرامبەریشدا بەیاننامەیان دەرکردووە کە حکوومەتی کاربڕەکەی ئێستای عراق تۆمەتبار دەکەن و داوای لێ دەکەن کە بارکەکانی خۆی هەستێ لە پاراستنی دام و دەستگا دەستوری و دادوەریەکانی ئەم وڵاتەدا. ئەم پێشاتانە عراق بەرەوچۆ دەبا، دۆخی عراق دەگاتە چاستێک، لایەنە سیاسیەکان دەتوانن لە ماوەیەکی نزیکدا کۆبنەوە ئەم کێشە و قەیرانە ئاڵۆزەی عراق کە تێکەوتووە ماوەیەکی زۆر چارەسەر بکەن یاخود نا. داواکردن بۆ تەداخولاتی نێودەوڵەتی تا چەندە لە ئاست ئەم کێشەیەداوە تا چەند دەتوانێت بەرەو چارەسەری بەرێت. کاردانەوەکانی سەدر و لایەنگرانی بەرەوچۆ چێ. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر کوێن بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک عەلی مەحەمەدەمین چاودێری سیاسی و نووسەر بەسپاسەوە کە لە کەرکووک لەگەڵمانە، هەروەها لە داهاتوودا دکتۆر سامان سۆرانی مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری عراقیش دەولێت لەگەڵمانە بێت. سەرەتا دەچمە لای کاک عەلی مەحەمەدەمین کە لە کەرکووکە و لەگەڵمان. کاک عەلی ئەم کاتت باش. ئەمڕۆ عێراق پێی نایە قۆناغێکی هەستیار و قورسەوە، ئەویش کە بینیمان ینی دادگاکان و ئەنجومەنی دادوەری پەکخرا بە هۆکاری ئەوەی کە لایەنگرانی ڕەوتی سەدر چوونە بەردەم ئەنجومەنی دادوەری و بارەگای دادگاکانی ئەنجومەنی دادوەری بۆی کە کارەکانیان پەک بخەن. ئەم قۆناغە نوێیە چیمان پێ دەڵێ عراق بەرەوچۆ چێت، تونێلەکە داخرا و تاریکە یاخود نەخێرشتا ئاسۆیەک ماوە بۆ چارەسەر. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ میوانەکەی ئەولاش. هەڵبەتە ئەم دۆخی ئەمڕۆی کە ئێستا عراقیات دۆخێکی مەترسیدارە بە تایبەتی دوای ئەم پێشاتی ئەمڕۆ کە ئەوە بوو لە ئەمڕۆ کە سێشەم هەم مەجلیسی قەضای ئاعلا و هەم محکەمەی اتحادی ئەندامەکانیان کۆبوونەوە بڕیاریاندا کە کارەکانیان هەڵپەسێرن و هەرچی ئەو محکەمانی کە سەر بەوانیشن محکەمەکانیش کارەکانیان هەڵپەسێرن و لەم حاڵتەشە ئەوەیە کە دادگا ناتوانێت هیچ کاروبارێکی خەڵک بەڕێکات و جۆرێکە لە ئەسیانی مەدەنیش بەڕاستی ئەم هەنگاوە بۆ یەک ئەمە زۆر مەترسیدارە، چونکە تاکە دەستگایەکی کە دەسەڵاتێکی بەرفراوانی هەبێت ئەم دەستگایە لە عراق بە تایبەتی محکەمەی اتحادی باڵاترین دەسەڵاتە لە عراقا. لە کاتێکە باڵاترین دەسەڵات لە عراقا پەچی کارەکانی خۆی بخات کەواتە عێراق تووشی کارەساتی بەرەو کارەساتی گەورە هەنگاوەنێت. ئەوەش ئەوەیە دەرگا واڵایە لە بەردەم نەمانی حکوومەتێکی مەدەنیە کە حکوومەتی مەدەنی نەما ئەو کاتێتە لە بەردەم شەڕێکی ناوخۆیە بە تایبەتی کە لە عراقا هێزی میلیشیا هەیە و ئەم میلیشانە هەمیشە سەر بە حیزبەکانن و بە تایبەتی لە ناوان دوو بەرەیە لە هەردوو بەرەکەیە چەکداریان هەیە ئەو کاتە زەمینەکە لەبارە بۆ ئەوەی شەڕێکی ناوخۆ لە عراقا خوانەخواستە ڕوودات. لە ڕاستیە کاک هاوڕێ مۆزوعە دوو هۆکاری سەرکی هەیە بۆ بابەتە. یەکیان هۆکارێکیان ئەوەیە خلافێکی لە مێژینەی ئەن باگراوندێکی لە مێژینەی ناو شیعەیە هەیە کە لە بینی مەرجعی سامتە و مەرجعی ناتیقەیە.
ئەوەی کە سەدری نوێنەتێکە نوێنەتی مەرجعیەتی ناتیقاکەن و ئەوەیشی خەتی لای بەڕێز عەلی سیستانی ئەویش تەمسیلی مەرجعیەتی سامی تاکات و ئەمە باگراوندە مێژوەکێتی و ئەمە تەشەنی کردوە تا گەیشتە ئەم حەدەی ئێستا کە ئێستا بەرجەستە بوون لە دوو بەرەیە بەرەیەکیان بەری سەدرا و بەرەیەکیانی بەری ئیتاری تەنسیقی دیفاع لەو مەرجعدا کات و خۆشی بە نوێنەتی ئەو مەرجعیەتە ئەزانێت و ئێستا دەسەڵاتیشان بەدەستەوەیە ئەوە دەسەڵاتیان ئەم چەند ساڵە بەدەستەوە بووە هەسپی ئەو داواکاریەوەیان کە پێویست ناکە مەرجعیەتیی ناتقە بێ ئێستا خۆیان دەسەڵاتیان هەیە لەو قۆناغیان تێپەڕانوە بەڵام بە پێچوان نەشەوە بەرامبەرەکەی کە ئیتاری کە بەری سەدرا سەدر بە ئاراسیش کە بیرەکاتەکە گوایە ئەم دەسەڵاتی کەسە لەناو شعب دەسەڵاتیی گەندەڵ بووە لە ڕاستیە وحقەتی شیشدای ئەم مۆزوع لەبەری نخبەی سیاسی شیعە لە عێراقا لە دوای 2023 بەداخەوە کە دەسەڵاتی وەرگرتووە موفق نەبوون لە دەسەڵاتە و نەیانتوانیوە خەڵکە فلیقاوەکەی خۆیان بەڕاستی کە هاوکار و پشتیوانی بکەن و یان ژیانێکی خۆش و کامەران بۆ ئەو خەڵکانی خۆیان دەستەبەرکەن و کەونی لە دەسەڵات تا بوو نەخڵگوزاری باش پێشکەشکەن جا ئەم ڕاستی ئەمە درێژکرای ئەو بانگراوندە مێژوویە هەیە لە بینی ئەم دوو مەرجعیەتەیە بەشێکی کەشێکەوەی ئەوەی پەیوەندی بە مەسلەیەکەوە هەیە ئەویش ئەوەیە پێشوەخت ئیتفاقێک کراوە کاکاوڕێ اتفاقێکە بووە لایەنەکانی تیا بوو بە تایبەتی لایەنی سونەی تیا بووە کە لە سیادەیە خۆی بینێتەوە و هێزی کوردیشی تیا بووە و سەدریش لەنا ئەو اتفاقێکی پێشتریان هەبووە کە لە ئیمارات ئەم اتفاقی کراوە ئیمارات ڕاعی ئەم اتفاقەتی کردووە ینی عڕابی ئەم اتفاقیە و اتفاقە لە پشتیوانی ئیماراتە پشتیوانی سعودیەتیایە بە پشتیوانی تورکیایە و ئەمریکاش لەناو ئەم گەمەیا بووە ئەمە لە چیە ڕەجیدایەوە لە هەڵبژاردنەکانی دەی 2021 ڕەجیدایەوە ئەم ریزبندی کە هێنایەکایەوە ئەم ریزبندی کاتەکایەوە بەڕاستی من کاتی خۆشی لە بەرنامەکەی بەڕست تا بچارێکیان باسی ئەمەم کرد کە بۆ خۆی ئەو تەزویری کە لەم جارەیە کە کراوە لە هەڵبژاردنە هیچ کاتێک لە هەڵبژاردنەکانی پێشوە بەم ئەندازەیە تەزویر نەکراوە ینی هۆکارەکەشی ئەو بوو کە دۆخی عێراقی گیان بە بۆچی بوو بەڵێ بە دڵنیایە چکە ئەم ریزبەندی نوێی کە هێنایەکایەوە مەدروست بوو بە بەرنامە بوو ئەویستیان ئەو هێزانی کە نوێنەتی یان لە ئێران و نزیکن کە نارگیرکەن لە دەسەڵات دووریان خەنەوە و بۆ خۆیان بنە دەسەڵات و ئەجندەی شاریش هەبوو بەڕاستی ئەجندەکەش وازەح بوو زۆر دیار بوو بەڵام نەیانزانی کە ئەم دەرەنجامی کە ئەکێتەوە بای ئەوەنە کورسی ئەم لانی بەرامبەری تای تەنسیقی ئەوەنە کورسی بێ لەگەڵ لایەنەکانی کە تەحالوکە کە ثلثی معاتەڵ دروستکە لەناو پەرلەمانە کە ڕێگری کە لەوەیە کە حکومەت سەدرەکە حکومەت دروستکەن ئەوە بوو زۆر هەوڵاندا حکومەتێکی ئاغلبی وەتنیان ناونە ینی تەحالفی ئەغلبی وەتنیان ناونە کە ڕزگار کرد کە ناوی بنێن بەو تەحالفەوە کە بیان حکومەتێکی تازە دروستکەن بەڵام بەهۆی ئەو گەمە دیموکراسی ناو پەرلەمانەوە نەتواندرا ئەم حکومەتە دروستکرد ئێستا کە حکومەتەکان پێ دروست دەکرا کەواتە بڕیارێکی هەڵەی داسەدر بە سەحەبکردنی یان بە دوورخستەوەی ئەندام پەرلەمانەکانی خۆی لەناو پەرلەمانەوە ئەو یاری ناو پەرلەمانی ڕەت کردەوە ئەو قاعیدی لە عبی لەناو پەرلەمان هەیە کە ئیتواییش لەگەی ڕەتی کردەوە هەستا پەنای بۆ جادە بردەوە کە پەنای بۆ جادە بردەوە بەڕاستی ئەمڕۆ هەڵەیەکی زۆر کوشندەی کرد یەکی لەو هەڵانی کە کردێتی یەکەم جار کە پەنای بۆ جادە بردەوە ئەگەری ئەنی لەوەیە بوو کە بەڵێ کاعلی بورە کاعلی دەنگت نەما دێمە خزمەت جەنابێت بە تاوەکو و کێشێت چارەسەرەکەن دواتر ینی درێژادەم بە گفتوگۆکە لەگە بەڕێستا دکتۆر سامان سۆرانی مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری عێراق لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمانە ساڵ دەبێت دکتۆر ینی لەگەڵ کاعلی محەممەدەمین لە کەرکووک و چاودێنی سیاسی ینی بەگشتی باسی لە دۆخی سیاسی عێراق کرد و ئەو هەڵا کوشندانی کە یەک بە دوای یەک ڕوتی سەدر بە تایبەتی ینی مقتەدا سەدر ئەنجامیەدا ینی بینیمان ئەمڕۆ دۆخی عێراقی بە چه ئاراستەیەک برد کە پەخستنی کاری ئەنجومەنی دادوەری لە عێراقدا بەڕاستی ئەمەی کە ئەمڕۆ لایەنگرانی ڕوتی سەدر ئەنجامیاندا و ئەم هەنگاوە مەترسیداری کە نایە نەتوانین بڵین دۆخی عێراق بە چۆ ئەگەێنێت و ئەمە لە بەرژەوەندی چێە بە تایبەتی دکتۆر سامان سەرەتا سڵاو لە ئێوە کاک هاوڕێ لە نێوانە بەڕێزەکەتان و لە بینەرانی بەرنامەکەتان
ئەو پرسیارەی جەنابتان ئاراستەتان کرد بەو شێوەیە ناکرێت وەڵامی بدرێتەوە کە سەدر ئەمڕۆ کێشەیەکی دروست کردووە و عێراق بەرەو دۆخێک دەگەیەنێت بەڵکو پرۆسەی سیاسی لە عێراقا خۆی هەر لە سەرەتاوە کێشەی تێدا بووە و بگرە ئەو کێشانەش کەڵەکە بوون تا گەیشتۆتە ئەو ڕادەی کە لە هەڵبژاردنەکانی دوایی کە سەدر با بڵێن کە زۆرینەی دەنگەکانی بەدەستهێنا بەرەیتر ئەوەی پێ قبول نەبوو و هەوڵیدا ڕێگری لێ بکات و بە لە هەمان کاتشە هەوڵی ئەوەیدا کە دادگاش ئەنجومەنی باڵای دادوەریش بەکاربێنێ بۆ ئەو بابەتە و ئەوەش تقریبا شاراوە نییە لای هەموو کەسێک کە ئەمڕۆ دادگای باڵا موسەیەسە و لایەنداری تەڵەفێک دەکات بۆیەش شەقام لە عێراقە بە شێوەیەکی گشتی لێی ناڕازیە و تشرینەکان و سەدریش بەو شێوەیە کە ئەمڕۆ هاتبوونە بەردەم دادگا ناڕزایی خۆیان دەربڕیوە بەرامبەر بە هەڵوێستەکانی دادگا لە هەمان کاتە ئەم هەر ئەم ئێوارەیە سەدر فەرمانی داوە بە لایەنەکانی خۆی کە بکشێنەوە لە بەردەم دادگا بەڵام ئەوە دادگایە بەڵێ ئەوە دادگایە کە بڕیاریدا کارەکانی هەڵپەسێرێ بۆ ئەوەی کە ناچار نەبێت ببێت بە بەشێک لە هەڵوەشانەوەی پەرلەمان لە بەرەوەی هەڵوەشانەوەی پەرلەمان بە زەرەری لایەنێکە بە پێچەوانەوە سەدر هەوڵی ئەوەشی داوە کە وەکو چۆنەڵێ ئەگەر مەبەستانە دیالۆگی نیشتیمانی ئەنجام بدەین دیالۆگی سیاسی ئەندام بدەین بۆ چارەسەرکردنی کێشەکەمان فەرمونون با بە شێوەیەکی ڕاستەوخۆدا جەماوەرش لێمان ئاگادار بێت کە ئێمە لەسەر چی باس دەکەین و لەسەر چی ڕێک دەکەوین. دکتۆر سامان کە هەیە لە عێراق یەک پرسیدیکەی گرنگ ئەمڕۆ بۆ نمونە لە بەرامبەر ئەو جوڵەی کە سەدر ئەنجامیدا ئەنجومەنی دادوەری کارەکانی هەڵپەسارد ئەمە تاوان وەڵامێکی تند بوو بۆ سەدر و تا ڕادەیەک وای کرد کە ئەو بڕیار بدا لە هەنگرەکانی پاشەکشە بکەن بەڵام ئێستا تا هەر ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری بڕیاری داوە کە بەیانی دەست بکاتەوە بە کارەکانی خۆی پێ دوایە ئەم جوڵانە لە بەرامبەر یەکدی جوڵەی سیاسیە یاخود ئەوەی کە ئەنجومەنی دادوەری کە تەواو یاسایی و دەستوریە کە کارەکانی پێبڕێەوە لەم کات و ساتەدا. ئەوە بۆچوونی من ئەنجومەنی دادوەری بێلایەن نەبووە لە تەواوی پرۆسەکە خۆتان ئەوەش دەزانن کە ئەنجومەنی دادوەریش بەشێکە لەو مەنزومە سیاسی کە لە عێراقە پێ وەکو چۆنەڵێت گەندەڵی تیاتەنیوە ینی بەشێکە لەو سیستەمە بۆچی لە ڕابردووە ئەنجومەنی دادوەری چاوپۆشی لە کۆمەڵێک بابەت کردووە و بابەتی سپایکەرە بابەتی مووسڵە مەسەرەن کێشەکانی ترە لە عێراقە کە بنبڕکردنی گەندەڵیە کە مەسەن کۆمەڵێک مەلەفی فەساد شۆتە بەردەستی و ڕایگرتووە ینی کاری لەسەر ناکە بەڵام لە هەمان کاتە هەر ئەمڕۆ سێ موزەکرەی دەستگیرکردنی بڵاو کردەوە بەبێ ئەوەی کە بە شێوەیەکی پرۆفشناڵانە کار لەسەرەوە بکرێت کە لێکۆڵینەوە بکرێت ئایا مەسەن ئەو کەسێک کە تویتێکی نووسیوە خاوەندێتی یا خاوەندی نییە بەرامبەر بەوەی کە سزای سەدر بداوەمە نیشانەدا کە ئەو لە دادگایەکی بێلایەن نییە. لە هەمان کاتە ئەوەی کە ئەمڕۆ سەدرەکان ئەنجامی دەدەن یاخۆت مەسەرەن شەقام ئەنجامی دەدا وەکو گەلی عێراق ئەمە مافێکی دەستوریە لە مادەی 5 هاتووە کە بۆیان هەیە کە وەکو چۆنڵە گەل سەرچاوی دەسەڵاتە و دەبێت گەلیش بڕیار بدات لەسەر ئەوەی کە دامەزراوەکان لە عێراقا هەرسێ سوڵتەکان لە عێراقا بە شێوەیەک لە شێوەکان دابمەزرێت لە بیرمان نەچێت ئەوەی کە ئەمڕۆ لە عێراقا ڕوو ئەدات ئەگەر بێت و کاریگەری هەبێت لەسەر ئاشتەوایی ناوخۆ و ببێتە مەترسی بۆ دەرەوەش ئەوە ئەو کاتە ئەنجومەنی ئاساییش بە پێی قەراراتی ئەنجومەنی ئاساییش نەتەوەی گرتۆکان با بڵێن لە مادەی 39 لە مادەی 24 و لە مادەی 34 ئاماژە بەوە دەکات ئەگەر بێت و حاڵەتێکی وابێت ئەو کاتە ئەوان تەدەخولەکەن لە کاروباری عێراق ئەگەری ئەوەی دەبێت کە عێراق بگەڕێتەوە بەندی حەوت ویسم ئەو پرسیارە بکەم هەر ئەمڕۆ ینی نەتەوەی گرتوەکان لە ئاستی باڵا ینی داوای لەلایەنە سیاسیەکان کردووە کە ینی ڕێز لە ڕای یەکتری بگرن و دانوستان دەست پێ بکەن و بە تایبەتیش داوای لە خۆپشاندەران و لایەنگرانی ڕەوتی سەدر کردووە کە دام و دەستگا دەستوریەکان پارێزن ینی گەڕانەوەی عێراق زۆر باز دەکرێت بۆ ژێربەندی حەوت ینی ئەو دۆخی عێراق گەیشتەوە ئاستەی کە جارێکی دیکە بخرێتەوە ژێربەندی حەوت یاخود نەخێرم کێشە سیاسیانە لە هەموو وڵاتێکدا هەیە و دوجار یعنی دەرچەیەکی چارەسەری بۆ دۆزرێتەوە.
ئەو کێشەیە کە لە عێراق هەیە بە تایبەتی لە نێوان ئەو دوونە یارەی کە پێدەوترێت تەیاری سەدری و با بڵێن ئیتاری تەنسیقی جیاوازە لەگەڵ وڵاتانە بەراورد ناکرێت لەبەرەوەی لە وڵاتانی دیموکراسی ئەو جیهەتانەی کە با بڵێن لە ململانێن لەگەڵ یەکتریا خاوەن چەک نین. ئێمە ئێستا ئەمڕۆ لە عێراق نزیکەی 70 تا 80 فرقە و جیهەت هەیە لە عێراق کە سەربەت شیعەکانن و زۆرینەیان چەکدارن و چەکی زۆر پێشکەوتوشیان بەدەستەوەیەوە ئەبینین هەر یەکێک لەوانە یا مەسەن سەیرەکەی بەرپرسی حەشدی شعبی فالح فەیاض مەسەن وتەیەک دەدا تهدیدی لایەنێک دەکات ئەما بێتە مای هەڕەشە و مەترسی بۆ ئاسایشی ناوخۆ بۆ ئاسایشی دەرەوەش. ئێمە لە بیرمان نەچێت باس لە هێزە هەرێمیەکان دەکرێت. ئەمڕۆ ئێران نیگەرانە لەوەی کە ئەو دوو لایەنە ناتوانن بگەنە دەرەنجامێک. ئێران پێی خۆشە کە بە ڕێگەی دیالۆگە و کێشەکانی نێوان شیعە لەگەڵ شیعە چارەسەر بکرێت و نەگاتە ئەوەی کە تەقە لە یەکتری بکەن و ببێتە مایی شەڕێکە عاقبەتەکەی دیار نییە. طبعا ئەگەر بێت و لەوێ نائارامی دروست بێ ئەمە کاریگەریشی دەبێت لەسەر هەرێمی کوردستان، کاریگەری بێت دەبێت لەسەر ناوچەکە. بۆیە من پێم وایە دەبێت لایەنەکان هەموو هەوڵی ئەوە بدەن کە دیالۆگ دروست بێت و ئەو کێشانەی کە هەیە لەسەر ئەساسی ئەوەی کە چۆن گەندەڵی بنبڕ بکرێ و چۆن چاکسازی ئەنجام بدرێ. بەڵام ئەوە دەبێت با بڵێن کاری جدی لەسەر بکرێت لەبەرەوەی ئەو چینە سیاسی کە ئەمڕۆ لە عێراقا هەیە زۆربیان تاقی کراونەتەوە بوون بە بەشێک لەو منزومایی کە پێی دەوترێ فەساد و دەبێت بە شێوەیەک لە شێوەکان جۆڕایەڵی لە خواستەکانی شەقامش بگیرێت کە مەبەستیانە دۆخیان بە شێوەیەکی تر ئێمە لە بیرمان نەچێت لە 2005 تا ئێستا چی کراوە لە ناو عێراقە کە ئاویان نییە، کارەبایان نییە، خزمەتگوزاریان نییە و خەڵکەکە بەم گەرمایە کە دەبینن لە خۆپیشاندانەکانە کە لە چ دۆخێکن ئەوە هەمووی گەنجن و هەموو گەنجەکانش بێکارن دەبێ ئەمانە هەمووی چارەسەر بکرێت. بەڵام من پێم وانە ئەو چینە سیاسی کە ئەمڕۆ لەسەر مەکاسبی شخصی شەڕی و ململانەیانە بۆ ئەوەی کە دووبارە تەوافق و دووبارە وەکو چۆنڵێ محاسەسە بێتەوە بەش بەشێن هەبێتەوە لە ناو عێراقا پۆستەکان لەسەر یەکا دابش بکەن و گەلی عێراق با بڵێن پەراوێز بخرێت. طبعا ئەمە دەرەنجامەکەی بێت کە بە بەردەوامی دەبێت ئەم بنبەستیەوە. ئێمە هیوادارین ئەوانەی کە بڕیار بەدەستن لە ڕووی سیاسیەوە جۆڕایەڵی دەرەوە بن، جۆڕایەڵی ئەو هۆشداریانە بن کە لەلایەن باڵیۆزخانەی ئەمریکا دراوە بکە دۆخەکە نائارامە و دەبێ هێور بکرێتەوە لەلایەن جینین بلاسخارد وەکو نێردەی نەتەوە یەکگرتوەکان کە باس لەوە دەکا کە دەبێت حیوار و دیالۆکە بێت لە نێوان لایەنەکانە بۆ چارەسەری کێشەکانیان. ئەگەر ئەم کارانە ئەنجام نەدرێ ئێمە پێمان وایە کە عێراق بەرەو ئاراستەیەکی تر دەڕوات و دەبێت بە تەقینەوەیەکی گەورە لە بیریشمان نەچێ ئەمەی کە ئەمڕۆ تشرینەکان و شەقامی سەدر پێکەوە ئەنجامی دەدەن جۆرێکە لە ئامادەکاری بۆ شۆڕشی گەورە بۆ گۆڕینی ئەم منزومە سیاسی کە خەڵکەکە لێ ڕازی نییە. ئەبێ وەکو چۆنڵێت بەڕاشکاوی باس لەم بابەتانە بکرێت، یعنی زیاتر باس لەوە نەکرێت کە ئەمڕۆ چۆن دوو لایەن دەتوانن مەسەرەن لەسەر یەکا دابش بن و کێکەکە دابش بکەن لەسەر یەکتری. بەڵێ دەستخۆش دکتۆر سامان سوپاس بۆ شیکردنە وردەکانە. دێمە خزمەت جەنابەت بۆ ئەوەندێ پرسی دیکە تایبەت بە بابەتی عێراق و ئاڵەزبوونی ڕەوشەکەی و هەروەها بە تایبەتی ینی بۆ نمونە ڕۆڵی کورد لە داهاتووە بۆ ئەم بابەتە چۆن دەبێت دواتر دێمە خزمەت جەنابەت. کاک عەلی ینی وەکو دکتۆر سامان ئاماژەی پێدا ینی ئەوەی کە دەگوزارێ بۆ نمونە سەر لە عێراقدا ینی زۆربەی ئەو بابەتانی کە هەیە بە تایبەتی ئێستا گەر باز ئەنجومەنی دادوەری دەکەی ئەوە تا ینی موسەیەس کراوە بە سیاسی کراوە لایەنگری دەکات و لایەندارە بۆ لایەنێک و تا ڕادەیەک ینی ئەویش بەشێکە لە گەندەڵەکان و مؤسسەی حکوومەت ئێستا و تا چوارچەوەی هەمانگی تاوانباریەکە بۆی کە ئەم حکوومەتە کاربەڕێکەرە بۆ نمونە ئەو بوو کە هەڵبژاردننی ئەنجامداوە ئەو بوو کە دەرئەنجامی هەڵبژاردننی بۆ ئاراستەیە بکە ئەوە تا دۆخی عێراقی گەیاندام ئاڵۆزەی کە هەیە. داواکردن بۆ کۆبوونەوە کە لەلایەن ئەنجومەنی ئاسایی ژواروەها نوێنەری نەتەوە گرتوەکان کۆبوونەوەک ساز کرا بە بەشداری هەموو لایەنەکان جگە لە ڕەوتی سەدر بینی مانیانی دۆخی عێراقی بەرەو چوە برد. باشە دوجار یعنی ئەگەر دۆخەکە بەم ئاراستەیە بڕوات تەقینەوەی گەورەتر ڕوئەداد و وروژانی زیاتری شەقامی لەیەکەوێتەوە و عێراقیەکان بەگشتی قبوڵی ناکەن لە سەرکردە سیاسیەکانیان کە دۆخی عێراق لە خراپتر بەرەو خراپتری برن.
دەڵێ پێچێ دەنگی کاگالی هەر نەگاتە لای ئێمە دکتۆر ئەگەر پرسیارەکە وازح بێت لای جەنابێت ینی وەڵامی بەڕێزت چیە بێ ینی شیکردنەوە چیە بێت بۆ ئەم وەڵامی کە ئەمەیتەوە بۆم پرسیاری لێم کرد ئەلبەتە ئەم بابەتەی کە جەنابتان ئاماژەی پێ دەکرێن ئەوەیە کە ئێمە لە عێراقێکە کە وەکو چۆنەڵێت لە 2023 تا ئێستا مەنزومەکەی کە هەبووە مەنزومەکەی لەسەر ژێرخانێکی تۆکمە نەبووە بۆ بە مەدەنیکردنی عێراق سەرجەم ئەو سەرۆک وەزیرانەی کە هاتوون بێجگە لە مستەفا کازمی هەوڵی ئەوەیان داوە ناوەندێتی لە عێراقا دروست بکرێ هەوڵی ئەوەیان داوە وەکو چۆنەڵێت تەخادوم بکەن بۆ جیهەتی دەرەکی بۆ ئەوەی کە هەژمونی وڵاتانی هەرێمی کاریگەریان هەبێت لەسەر ڕەوشی سیاسی لە عێراق و کاریگەریان هەبێت لە سەر بژێوی خەڵکی عێراقا ئێوە لە بیرتان نەچێت کە ئێستاشی لەگەڵا بێت کە نرخی نەوت لە سەروی $100 داهاتێکی زەبەلاح دێتە ناو بودجەی عێراقەوە کار لەسەر ئەوە ناکرێت کە وەکو چۆنڵەت هێورکردنەوەی دۆخەکە بەرەو باشتربردننی دۆخەکە بەڵکو دەبینن مەسەرن وەزیری دارایی دەست لە کار دەکێشێتەوە و ئەمەش بە هۆکاری ئەوەی کە گەندەڵکاری هەیە لە ناو وزارەتەکەی و ئەمەش وەکو چۆنڵێت دوا بزمارە کە لە ناو لە تابوتی ئەم سیستەمە سیاسیە ئەدرێت و بەرەو ئاراستەیەکی تری دەبات ئێوە لە بیرتان نەچێ بەهۆی محاسەسەوە بەهۆی بەرژەوەندی کەسی حزبیەکان کار لەسەرەوە کراوە لە وەزیرەوە بگرێت تا بەڕێوبەرە گشتیەکان تا ڕاوێژکارەکان هەمووی بە شێوەی مەحسوبیەت و مەسوبیەت هاتوون دامەزرێنراون و ئەمە ئەم سیستەمە گەندەڵیە ناکرێت بە شەو ڕۆژێک چارەسەر بکرێت ئەمە پێویستە وەرچەرخانێکە بێت لەناو ئەم بابەتەیەوە پێویستە سەرجەم لایەنە سیاسیەکان بە خۆیانە بچنەوە کە ئیتر ئەوە شەقامی عێراق ئەوە قبول ناکات کە بەردەوامی وەڵامەکەت پێ بڕم دکتۆر ینی بینیمان لە ڕابردوو ینی خۆ ئەم ینی پەرلەمانە نوێی کە ئێستا دەست بەکارە و ینی ڕوتی سەدریش خۆی بەشێک بوو لە پەرلەمانی عێراق ینی لەسەر خواستی شەقام جارێکی دیکە هەڵبژاردننی پێشوەختە کرا ئەو بوو عراقیەکان سەرجەمی داواکار بوون کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ و سەرجەم لایەنە سیاسەکان بەشدار بوون تێیدا بەڵام بینیمان یانیەوە تا ڕوتی سەدر بە 73 کورسیەوە ینی پاشەکشەکەی لە ئەنجومەنی نوێنەران و بۆ هۆی شەلەلکردنی سەرجەم دۆخی سیاسی و هەروەها ئەو جوڵەیی کە هەبوو لە عێراقدا بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە لە داهاتوودا پێدوان نییە هەمان دۆخ ڕوبەڕووی سەرجەم لایەنە سیاسەکان و ڕوبەڕووی عراقیەکان دەبێتەوە چکە هەر ئەم لایەنانن بەشدارە بنەوە لە هەڵبژاردننی داهاتوودا قسەکەتان زۆر ڕاستە و لە جێی خۆیەتی ئەو پرسیارش بەڵام ئەمە وەکو چۆنەڵێ لە ناو ڕستەیەکە سونتاگمایە پەیوەندێکی سونتاگمای پێوەیە بۆ لەبەرەوەی کە هەڵبژاردنەکان کرا و ڕوتی 1970 کورسی بەدەستهێنا هەوڵی ئەوەیدا کە زۆرینەیەک دروست بکە بۆ پێکێنانی حکوومەتەکە بەڵام لە بەرامبەرە ئەو لایەنانەی کە خۆیان بە دۆڕاوی ئەم پرۆسەیەزانی ڕێگریان لێ کرد و ئەو ثلتە معەتەڵەیان دروست کرد کە میێوانەکەتان ئاماژەی پێی کرد و بەهۆی ئەوەوە نەتوانرا زۆرینە و کەمینە لە عێراقا دروست بێ وەکو سیستەمێکی تەندروست لە ناو حکوومەتە دیموکراتەکان کە وەکو چۆنڵێت پرۆسە ببات بەڕێوە ئەو لایەنەی کە ئیتاری تەنسیقیە ئامادە نییە بچێتە بەرەی ئۆپۆزیسیۆنەوە بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست خزمەت بکات و چاکسازی پێشکەش بکات و لە ڕێگەی ئەو چاکسازی و خاڵانەی کە پێشکەشی دەکات سەبارەت بە چاودێریکردنی ئەدای حکوومەت عێراق بەرەو ئاراستەیەکی تر بەرێت بەڵام لەبەرەوەی ئەو هەوڵەی با بڵێن موقتەدا سەدر لەگەڵ دوو لایەنی ترە کە سونی و کوردی بوو سەرکەوتنی بەدەست نەهێنا و هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دووبارە دادگا بە شێوەیەکی سیاسی بڕیاری لەسەرەوەدا کە دەبێت دوو لەسەر سێ
ئامادە بن و اینجا با بڵێن بابەتەکان بە شێوەیەک بەڕێوە بچێت بۆ ئەوەی کە سەرۆکی کۆمار هەڵبژێردرێت و ئەمە هۆکارەکانە کە ڕەوشەکە گەیشتوتە ئەو شێوەیەی کە ئێستا هەیە و ئێمە پێمان وایە کە هەڵوەشاندنەوەی پەرلەمان یەکێکە لە ئەو چارەسەرەی کە دەبێ ئەنجام بدرێت و ئەگەر هەڵوەشانەوەکەش نەبێت ئەم کێشەیە بە بەردەوامی بەو ئاراستەیە بڕوات من پێم وایە شەقام تووڕەترە بێت و دەربڕینەکانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەری و چاوپێکەوتنەکانی و لەم ماوەیە کە ئەنجامی داوە هەمووی هۆکارن بۆ ئەوەی شەقام تووڕەیی خۆی زیاتر دەربڕێت ئێمە دەزانین طبعاً تعتیلکردنی دادگاکان دەبێتە هۆکاری ئەوەی چکە دادگاکان وابەستن بە ئەنجومەنی دادوەریەوە ئێمە دادگای بەراییمان هەیە دادگای پێداچوونەوەمان هەیە تێ هەڵچوونەوەمان هەیە و ئەمانە هەمووی یا جینایەتە مەسەرەن ئەمانە هەمووی کاروباری خەڵکی بەڕێوە دەبن دادگاکان ڕسومات وەرەگرن ئەمە داهاتێکە بۆ حکوومەت ئەمانە هەمووی ڕادەگیرێت بۆیە ئێمە پێمان وایە بەڵێ ئێمە پێمان وایە کە دەبێت ئەم لایەنە سیاسیانەی کە ئەمڕۆ بەو شێوە پێداگری دەکەن لە دووبارە تەفعیلکردنەوەی پەرلەمان پێویستە بیر لەوە بکەنەوە کە پەرلەمان دەبێت یا لە ڕێگەی بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە کار بۆ هەڵوەشاندنەوەی بکە و ماوەی 2 مانگ تا 3 مانگ دەرفەتی دەبێت بۆ ئەوەی کە یاسای هەڵبژاردن و مفەوەزیە کارە بکاتەوە و دووبارە ڕێگا بدات کە حیزبە سیاسەکان خۆیان هەڵبژێرن و قانونەکان دیاری دەکەن مەسەن چه حیزبێک باشداریەکە لە ئایندەی عێراق ئەو حیزبانەی کە با بڵێن لە ڕێگەی داهاتیان دیار نییە لە ڕێگەی وڵاتانی دەرەکیەوە کۆمەک و دارایی وەرەدەگرنەوەمانە پێویست ناکات لەناو سیستەمی سیاسی ئایندەی عێراق تەواجودیان هەبێ بۆ لەبەرەوەی ئەوانە لە پێناو ئەجندەی دەرەکی کار دەکەن و ئەمەش دژ بە ئەو خواستانەیە کە شەقام هەیەی بەڵێ دەست خۆش دکتۆر سامانشیان دێمە خزمەت جەنابەت کاگێ عەلیبمان بوورە کە ینی هۆکاری تێکچوونی دەنگەکە کە ناگەیشتە ئێمە ئێستا چارەسەر کراوە دێمە خزمەت جەنابەت یانی لە نێوان ئەم دوو بەرەیە کە وەکو دکتۆر سامانی شیکردنەوەیشی ورد و منطقی بۆ کرد کە بەرەیەک داوا کات حکوومەت پێک بێنرێت و ئەنجومەنی نوێنەران کارا بکرێتەوە و دام و دەستگا شەرعەکانی دەوڵەت پارێزرێ بەرەیەشی دیکە کە ڕەوتی سەدر و تشرینەکان و شەقامە ئەو تا داواکەن ئەنجومەنی نوێنران هەڵبشێتەوە ینی هەڵبژاردننی پێشوەختەیەشی دیکە ئەنجام بدرێت و ئەوان ڕەفزی تەواوەتیژەکەن کە گفتوگۆ لەگەل لایەنی بەرامبەر بکەن لەسەر مێزیشی دانوستان کەواتە ئەم دوو بەرەیە گەیشتونەتە قۆناغێکی دەرگای داخراو یاخود نەخێر هێشتا هیوایەک ماوە لە نێوانیاندا بە تایبەتی ئەگەر ئێرانەکان تەداخل بکەن لە ڕاستیە ئێمە مێژووی لە دوای 2023ەوە هەموو ئەو سەرۆکی بڵێن ئەنجومەنی وەزیرانەی کە لە عێراقدان درراوە ئەو حکومەتانی لە عێراقا دروست بووە بە ئیتفاقی ئەمریکایان بەلایانی کەم با بڵێن بە ئۆکەی ئەمریکا و ئێران تەشکیل بووە تا ئەم دوولایەنە کۆک نەبن لەسەر دانانی یان تەشکیلکردنی حکومەتی عێراقیە ئەستەمە حکومەتی عێراقی ئایندا دروست بێت و بیشمان خلافەکانی بینی ئەم دوولایەنە زۆر قوڵترن بۆ قوڵبوونێتەوە و هەر یەکەشمان نەزای هۆکارەکانی قوڵبوونەوەکەی چۆنە بەڵام لەم لەحزەی ئێستایە نە حکومەتی تازە تەشکیل دەکرێت نە پەرلەمان هەڵەوەشێتەوە و نە هەڵبژاردننی پێشوەختەکرێت دوو ڕێگا هەیە بۆ ئەمریکا ئەم شتانی کە سەدر داوایەکات ئەوەیە کە یەکیانیان لە ڕێگای محکەمەی اتحادیەوە بێت یەکیانی لە ڕێگای ئەوەیە کە پەرلەمان کۆ بێتەوە پەرلەمان لە ڕێگای بەپێی مادی 64 دەستوری عێراقی کە پەرلەمان یەک لە سەرسەی پەرلەمان داوا کات باید دوای بە دوو لە سەرسەی پەرلەمان بە زۆرینەی مطلق پەرلەمان خۆی هەڵەشێتەوە یان ئەوتان لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی یادداشت بدرێتە سەرۆکی کۆمار لە سەرۆکی کۆماریشەوە داوای ئەوە بکات کە پەرلەمان هەڵەشێتەوە بەپێی لەناو پەرلەمان زۆرینەی دەنگ بەدەست بێت و بۆی هەڵەشێتەوە ئەم دوو ڕێگایە لەم دوو ڕێگایە زیاتر نییە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و سەدرەکان داوای ئەوەیە کە زەخر لەواکەن کە لە ڕێگای نەچێتە پەرلەمان لەبەری خۆیان لە پەرلەمان نەماون نەچێتە لە پەرلەمان ئەمە نەکرێت لە ڕێگای محکەمەی اتحادیەوە کرێت محکەمەی اتحادیش وەکو ئەزانی هەموو دامودەکەکانی ئەم وڵاتی ئێمە هەمووی مسەیەسە ئەمە هەموو
دڵنیای لەوە کاتی خۆی ئەو هەڵی کە پێشتر لە 2010 کردیان کاتی خۆی بە بۆنی کوتلەی ئەکبەرەوە ئەوە کاتی خۆی لە 2010 بوو لە ساڵحی یان لە بەرژەوەندی مالیکیا کرا کە ئەو کاتە مالیکی بەری ئیتلافی شیعی 89 کورسیان هێنابوو بەری ئیتلافی عراقیە کە ئاعلاوی سەرپەرشتیە کرد و ڕابەتیە کرد 90 کورسیان هێنابوو ئەوان براوە بوون وەکو کوتلەی ئەکبەر لە دەرەوەی پەرلەمان بەڵام محکمەی اتحادی تەفسیرەکەی بە شکلێک کرد بۆ لەناو پەرلەمانەکەوتی ئەوانەی لەناو پەرلەمانەکە یەکەگرن تەحالفی دروستەکەن ئەوە بێتە کتلەی ئەکبەر کوشتی کە لەو کاتەوە کراوە و ئێستا ئەمە لەسەری ڕۆشتونە تازە ناتوانن دەستکاری بکەن لەسەر تەفسیری ڕۆشتونە محکمەی اتحادی ناوێ خۆی لەم بابەتە بدا جا بۆیە محکمەی اتحادی کە ئەم بڕیارێشی دەرکرد لەگەڵ مەجلیسی قەضای عەلایە بۆ خۆ زینەوە بلەو بابەتە ئەمە ڕاستیی تایە بەڵام ئێمە گە بمانەوێت ئەم دەوڵەتەوە خۆی بێنێتەوە ئەم هێزانەوە خۆیان بکەن دیالۆگەکەەوە پێویستمان بە ئالەتی دەستوری دەبێت کارکەین بە ئالەتی قانونی کارکەین چونکە ناکرێت یعنی تۆ ئەم تعتیلی ئەم دام و دەستگا حساسە حیوانی کە هی دەوڵەتە ڕاستی کە پێشتیش باسم کرد قەضا مەسلەیەکی زۆر هەستیارە ئاخر کاگێ علی تا چەند لەگەڵ ینی تا چەند لەگەڵ قسەکانی دکتۆر سامانی کاڵێ بۆ نمونە ئەنجومەنی شو کۆنجومەنی دادوەری ینی ئەوە تا ئەویش بە سیاسی کراوە یخۆتا ئەگەر بە سیاسی بێ بۆچی ینی لایەنگرانی ڕوتی سەدرە چنە بەردەم ئەو دادگایە و ئەو ئەنجومەنەوە و کارەکانی دایانوێ پەک بخەن بەڵێ قوربان من باسم کرد ئەو کاتی تەفسیری محکمەی اتحادی لە 2010 ئەم کێشەی دروست کردە تا ئێستا لەسەر ئەو تەفسیرە بەردەوامە ناتوان ئەو تەفسیر ڕاستکەنەوە مشکلەکە لەوەیە ئەلەیەوە کاتی خۆی سەرچاوی گرتبوو ئەمە یەکێک لە کێشەکانی محکمەی اتحادی کە تەفسیری بۆ کوتلەی ئەکبەرە کرد جا بۆیە مەوزوعەکە چۆنە مەوزوعەکە لەوەیە ڕاستە سەدر داواکاریەکانی گەندەڵی هەیە ئەمانە هەموویە بەڵام ئەمە هەوە قسەکەی ئیمامی عەلی وایە لە کەلیمەت الحەق یوراد بها الباطل بەشێکی زۆری کاتی لەو حکومەتانەیە بۆ کە دروست بووە کە سەدرەکان پشتی شێران بکرێت ئێستا حاڵی حاضر یەکێ لەوانەیە کە لە حکومەتی عراقیە کە دەستڕۆیشتە لە کازمیش دەستی باشتر ڕات حەمید عزیە کە ئەمینی عامی مەجلیسی وەزەرایە کە سەری هەموو ئەوانەی لە حکومەتە لەژێر دەستی ئەوەیە کە زۆرترین گەندەڵی هەیە وەزیرەکانی سەد زۆری گەندەڵیان کردووە بەڵام ئەوەی کە ئەوان داوایەکان پێویستی بە دایلۆکی نیشتیمانی یان گۆڕینی ئەم سیستەمەکارن ئەم سیستەمە گۆڕینی دەبێت پێویستی بە دایلۆکی نیشتیمانی ئایا گۆڕینەکەی چۆن بێت یان بە چ شکڵێ بێت گۆڕینێک بەرەو سیستەمی ڕێاسی بڕۆین بەرەو سیستەمی تێکڵاو بڕوین لە بین ڕێاسی و لەوەی پەرلەمانی بێکەوەی لە فەڕەنسایە هەیە کە بتوانین لانی کەم گەندەڵی لە وڵاتی وەک عێراق کەم بکەیتەوە چونکە ئەم وڵاتە غەرقی گەندەڵی بووە و پێویستی بە سەرکردایەتی ئەم لایەنە هەیە کە ئیرادەیەکی ویان هەبێت کە بتوانین پێکەوە دابنیشن و هەمووشان لەسەر ئەوە تاکید کەنەوە کە دەبێت گەندەڵی وردە پێگە بە پێکە نمێنێت خۆی پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە ئەم گۆڕانکاریانە ئەم گۆڕانکاریانە بەم سەرکردە سیاسی و لایەنە سیاسیانی ئێستای عراق کرێت چکە پێشتر و داوایە هەبوو لە دوای هەڵبژاردننی ینی پەرلەمانەوە و دوای دەرچوونی نەتایج و پێکێنانی ئەنجومەن ئەوە بوو کە هاوپەیمانی سێ قۆڵەکە پێکێنرا داوای ئەم گۆڕانکاریانەیە کرد کێسە جەناب ئاماژەی پێی بەڵام لەلایەن بەرامبەریەوە ینی ڕێگری لێکرا کەواتە ئەم سیاسیانی عێراق هەر دەرگای لێ بکەنەوە دەرگایشی کە داخن لێ بەڵێ قوربان بابەتەکە چۆنە بابەتەکە ئەوەیە مادام چەک میلیشیا هەیە چەک بەدەست ئەم هێزانەوە هەیە هیچ هێزێ ئامادەی ئەوەنی بێتە بەتایبەتی هێزی چەکدار حزبی هەیە ئەم حیزبە ئامادەنی بێتە مەعارەزە مشکلەکە لەوەیە ئامادەنی بتوانێت بێتە مەعارەزە خەتەرەکە لەمایە ئەمانە چەشیان بەدەستێت کە چەشیان بەدەستەوەیە ئەگەر بێت و ڕێک نەکەون ئیتفاق نەکەن ناتوانن ئەو کاتە عراقەکەیتە لە بەردەم خەتەریە کابێنێتەوە و ئەو خەتەری خۆ دەزانانی سەر کێشەیە بۆ شەڕی ناوخۆ چونکە ئەمانە چەچیان بەدەستێت لەو هەڵە کوشتانی کە دەوڵەت کە دەبێت چارەسەری کەیت سەرەتا دەبێت چەک بەدەست دەوڵەتەوە بێت نابێت چەک لای حیزب هەبێت چەک لای میلیشیا و حیزب هەبێ گروپ هەبێت ئەو کاتە پرۆسەی دیموکراتی ناتوانێت کارەکانی ینی پرۆسەیشی ناکامڵە بێت چونکە دروستبوونی حکومەت لە بەرامبەرەکەیان ئەگەر بێت و معارەزەی نەبێت حکومەتێکی ناقصە یعنی حکومەتێک پرۆسی دیموکراسی پرۆسەیەکە لەسەر یەک پێ ئەوەسێت ئەگەر بمانێ پرۆسی دیموکراتی لەسەر هەردوو پێ خۆ بێسێ پێویستە معارەزێکی بەقوتیش هەبێت لە ناو پەرلەمانە لە حکومەتە بۆی هەبێت بۆی بتوانن ئەم معارەزەیە تەکمیلەی حکومەت کاتەوە چونکە ئەمە حاڵتە دروستەکەی بەڵام لەبەر ئەوەی عێراق ئێستا ئەم حیزبانە هەر هەمویان هێزی چەکدارێنەیە زۆر ئەستەمە کەمە بتوانین ئەم هێزە چەکدارە ئەم لایەنە کە بتوانن بنە معارەزە
و ئەمەشی لە ناو پەرلەمانە کردیانە بە ئالەتی دەستوری کردیانە ئەوە نیە بە غەیری ئالەتی دەستوریان کردووە و دەبێت لەم حاڵتەشا دەبێت ئارامگرتن بۆ سەرکردە سیاسەکانی عێراقەوەیە کە جارێکیکە پێکەوە دابنیشنەوە گفتوگویی نیشتیمانانە ئەنجام دەن لە پێناویی لەسەر کۆمەڵی خطوتی گشتی عام ڕێکەوە نیچە لەوانە گەندەڵی بێ لەوانە چۆن بتوانن پرۆسی سیاسی ڕاستکەنەوە بە شکلێک یان ئەوەی کە باس دەکرێت باز لە تعلیلاتی دەستوریەکرێ باز لەواکێت یعنی هەندێک جار دەبێت ئێمە من قسەم بۆ کوردە زیاتر یعنی دەبێت کورد زۆر حەزر بێت لە مەوزوعی تعلیلاتی دەستوریشە دەبێت زۆر ئاگادار بێت لە گۆڕینی سیستەمی سیاسی عێراقی دەبێت زۆر ئاگادار بێت چونکە ئەوەی لەم سیستەمی سیاسی عێراقیەک بەدەست هاتوویان لەم دەستوریەکە عێراق بەدەستهێناوە کورد پێم وانە هیچ کاتێک لە هیچ ظروف و زمانێکە و لە دەوروپشتیشمانە کورد دەستکەوتی وای بەدەستهێنە نهێناوە هەسە لە ئاسی هێشتا خواستەکانی ئێمە هەر نییە و پێویست بەڵام ئەوەنی کە کراوە کردویانە لەبەرەوە دەبێت ئێمە زۆر ئاگاداری ئەم مەوزوعین وەک کورد دەڵێم چونکە بەڕاستی ئێمەش بۆ خۆی پێکەنێکی ئەساسی ناوگەمە سیاسەکەی عێراقین ئەگەر ئاگامان لەوە نەبێت کە چی ڕوئەدا لە بەغا بەشداریی کارامان نەبێت و خۆشمان ئەجندێکی پێشوەختمان وەکو کورد ئەجندێکی پێشوەختمان نەبێت بۆ ڕوبەڕووبوونی ئەو پێشهاتانە و دەبێت بەشداریی کاراشمان هەبێت لە چارەسەری دۆخی عێراق چونکە وەکو دکتۆریش پێشتر ئاماژەی کرد و چەند جارێک لەسەرکردێ دەشی و بەڕێز مامجاران من لەدایان کۆمونە بەشداریم کرد لەگەڵ ئامادەم لە کۆمونەکانیە زۆر مەترسیدارە شەڕی شیعەن بە شیعە شەڕی تائیفی لە عێراق لەبەری پرشی بەر کوردەکەی و دەبێت کورد زۆر ئاگادار بێت زۆر بەحەزر بێت استقلالی بەغا بۆ هەرێمی کوردستان مهمە گرنگە ئەهمیەتی خۆی هەیە دەبێت کورد بەردەوامی چاوی لەسەر بەغا بێت چاوی لەسەر چارەسەر بێت لە بەغایە جامان مەسەلەی هێزگار گرنگە کورد دەبێت ئەجندێکی هەبێت ئێستا دەرفەتێکی باشە بۆ کورد هەرچی کێشە لاوەچەکانی لایەنە حیزبەکانی لای دەنلاوە لە پێناوی ئەجندەیەک و بەنامەیەکی موحەدی کاملەن هەبێت پێکەوە لە بەغدا پێکەوە نەبنە بەشێک لە ئەجندەی خەڵک نەبنە بەشێک لە ئەجلی لایەنەکانی کە هەوڵدەن پێکەوە دەرفەتێکی باشە چونکە عێراق لە بەردەم گۆڕانکاریایە گۆڕانکاریەکان ئەگەر بە باشی کاری دەکەن گۆڕانکار سوودی باشە بێت بەڵام ئەگەر خوا نەخواسە بە ئاراسیش کە هەم دەرفەتە هەم مەترسیە دەبێت بۆ هەردووچی پیادی کوردی دەبێت خۆی ئامادەکات بە نامێکی پاشی تەوی هەبێت لە پێنای ئەوەی بتوانێت دەورێکی باڵا و ڕۆڵێکی کاریگەری لە چارەسەرکردنی دۆخی عێراق هەبێت. دەست خۆش کاگعلی دکتۆر سامانیان لەسەر ئەوەی کە کاگعلی ئاماژەی پێداوە پێشتری جەناب هەت قسە لەسەر کرد ینی مەسەلەی کورد و ینی یەکگرتووی کورد و خۆ ئامادەسازی کورد بۆ ئەو دۆخی کە لە داهاتووشی نزیکدا لە عێراق بێتە ئارا وەکو کاگعلی ئاماژەی پێدا ینی دۆخی ئارامی بەغدا زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان و ینی سەقامگیری ئەو دۆخی کە هەیە لە هەرێمی کوردستانە کورد ئامادەیە بۆ هەر پێشاتێکی نوێ کە دێتە پێشەوە لە عێراق بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. ئەلبەتە پێم خۆش بوو ئەو قسانەی کە بەڕێز میێوانەکەتان ئاماژەی پێکرد سەبارەت بەوە یەک پاکێجی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا ئێمە وەکو هەرێم قەوارەیەکی دەستورین و دەبێت لەو دیدگایەوە بڕوانینە هەموو جوڵەکان کە لە بەغدا ئەنجام دەدرێت پێویستە ئەحزابی سیاسی کە بەشداری لە گردبوونەوەی ناو عێراق دەکەن و لە حکومڕانی ناو عێراق دەکەن بە هزرێکی نەتەوەیی بە هزرێکی نیشتمانی بە هزرێکی هەرێمی بچنسە بۆ بەغداوە ئەو بابەتە دەمادە دەستوریانەی کە لەوەیە وەکو مافی ڕەوای گەلی کوردستانە بەرگری لێ بکەن و تەنها ئەو ببێت بە ئەجیندە و بەرنامە و استراتیژی کاریان بۆ ئایندە ئەگەر ئەوە نەکەن بە دڵنیاییەوە قەوارەی هەرێمی کوردستانش دەکەوێتە مەترسی لەبەرەوەی گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراقا و دەستکاریکردنی دەستور وەکو چۆنەڵێت بەخواست و ویستی لایەنێک یا جیهەتێک کە شیعەیە ئەمڕۆ و ئەگەر بێت و ئەجیندای دەرەکیشی تیابێت بە زەرەری کوردە بۆیە پێویستە بە وردەکاریەوە کار لەسەر وەکو چۆنڵێت سیناریۆکانی دەرەنجامی ئەم خۆپیشاندانە بکرێت و لە هەمان کات نەخوێندەوەی ورد هەبێت بۆ هەموو ئەگەرێکە لە ئایندەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە پێویستە تەنانەت ئەو بەرانەی کە با بڵێن وەکو حزبی گەورەش نین لە هەرێمی کوردستان بە علمانی و ناعلمانیەوە لەگەڵ ئەو پاکێجە هەرێمیی کوردستان بن کە نیشتیمانی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە و ئەو بەرژەوەندیە تەسکە حزبیەی کە وەکو چۆنڵێت من ئەم پۆستە وەرەگرم و تۆ دەبێت ئەو پۆستە نەگریت ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە کورد با بڵێن دەنگی زوڵال نەبێت لە بەغدا و کارتەکانی زۆر لاواز بێ بەرامبەر بە هەردوو بەرەی تەیاری سەدری و ئیتاری تەنسیقی چووکە ئەوانش ئەگەر بە پەردەوازایی کورد
وەکو چۆنڵێ سوودی لێوەرنەگرن هەوڵی ئەوادەن کارتەکانی کوردش بە یەکا بدەن و تا پێیان بکرێت خۆیان زاڵ بن بەسەر سیستەمی سیاسی لە عێراقا کە بەداخەوە ئێمە بەشێکین لەو سیستەمەوە تا ئەو کاتەی کە لەناو ئەو مەنزومەین کە پێی دەوترێ عێراقێکی فیدراڵی موحد دەبێت کار بۆ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بکرێت و ئەگەر بکرێت هەوڵش بدرێت بۆ ئەوەی کە کۆنفیدرالیەتێکمان هەبێت تا بتوانین لە دەستی ئەو کێشانەی کە ئەمڕۆ شیعە لەگەڵ شیعەیە هەیەی ڕزگارمان بێت تا هەتا. زۆر سپاس. دەستەکان خۆش بێ دکتۆرژان کاک علی مەسەلەی ینی کۆبوونەوەی پەرلەمان و داواکردنی لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێران بە زووترین کات کە کۆ ببنەوە واروەها لە بەرەی بەرامبەر کە جارێکی دیکە ڕەوتی سەدرە دەیانەوێ ئەم ئەنجومەنە هەڵوەشێتەوە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێ پێ دوایە ئەموکو دو پرسیاریش بۆ جەنابل لە داهاتووشی نزیک دام دۆخە بەچۆ دەگا بەڵام بە کورتی وەڵام بیت و زۆر زۆر سپاس دەکەم. لە ڕاستیە ئەم دۆخە تا ئێستا ئەمەئستا کامڕۆ هەموو مەترسی هەبوو مەترسیدارە بەڵام لایەنەکانی دەرەوەی حکوومەت و لایەنە دێودەڵەکانیش کەوا هۆشداریاندا بەڕاستی ئەمە پیاچوونێ و سەدر زوو لەو پەیامە گەیشت و زوو سەحبی بەهینەکەی کە لە وەزیرەکەی ئەمڕۆ دووسێ جا بەیاننامەی دەرکردووە ئەمەی زوو هەست بەرتەدارێکی زوو ئیدراکی بەمەکرد کە ئەمە دەستبردن بۆ مەسەلەی قەزا مەسلەی هێزگار خەتەرە چونکە بەڕاستی ئەمە شتێکی نابێت بیرمان ئێمە هەمومان لە بیرمانە کاتی خۆی ئیخوانەکان پەلاماری محکەمەی قەزای ئاعلای هینیاندا مصریاندا حساریان کردە سەری ئەوە بوو سیسی پاراستی پێشەوەی سیسی بگاتە بیپارێزێت تعلیقی کارەکانی خۆیان کرد لە پێناوی ئەوەی کە بڕیار دەرنەکا بە هەڵوەشانەوەی لیژنەی تاسیسی دەستور ئەوە بووە ئەو هەنگاوە مەترسیداری کە مرسینای بەڕاستی وای لێ هات سەری ئیخوانەکانی خوارد و سەری وای لێ کە سیسی خۆی دەسڵاتی جڵەوی دەسڵات بگرێ بەدەستەوە و بۆ ئەوەش داعمێکی دەولیشی بۆ دروست بوو بەڕاستی دەستبردن بۆ قەزا مەسەلەی هێزگار مەترسیدارە بەڵام ئەوەی دێمەوە تاکی دەکەمەوە ئەوەی کە لە بەردەم عێراقا چییە ئەوەی لە بەردەم عێراقا لە بەردەم ئەم دۆخە ئەوەیە ئەگەر بێت و بەم ئەنجدەی کە ئەوان هەردوو لایانی بەرامبەر ئیتار و هینکاری پێکەن ئەگەر بێت و مەساحەیەک هەڵبەتەن با ئەوە مەساحەیەک هەرماوە کە بتوانن گفتوگۆی تیا بکەن بکەن تا دوێنێش ئیتار بەرەی ئیتار لە بەرامبەر سەد لە تەراجوع بوو دائیم لە تەراجوع بوو بەڵام ئەمڕۆ ئیتار لەبەرەی هجوما بوو بەرامبەری بە تایبەتی ئەو هەنگاوی کە ئەمڕۆ سەدرنای زۆر مەترسیدار بوو جا بۆیە دائیمەن مەساحەیەک بە مەساحەکەشان شیعیبوونیانە ماڵی شیعەیەکە ئەتوانێت استفادەی لەکەین و لەگەڵ بەڵێ ماڵی شیعە دەبێت چکە بەڕاستی ئەمە قسەی ئێرانیەکانە ئەمە من زانیاری باسەکەم وەکو باسی ناکەم یعنی ئێرانەکان بە نەسەن بەهینیان وتووە بە سەدریان وتووە بەڵام لە ڕێگای کوڕەکەی سەید عەلی سیستانیەوە لە ڕێگای کوڕەکەی سەید عەلی سیستانیەوە پیان وتووە ماڵی شیعە خەتی سوورە ئەمە یەک دوو ئەگەر بیر لەوە بکەینەوە سیستەم بگۆڕین بای ئەوە ئەتوانین سیستەمەکە بەرەو تێکڵاو بوونیان لە سیستەمێ بشنیمچە لە ڕیاسی بۆ پەرلەمانی لەوەی کە تێکڵاوی پێڵەنەوەی کە لە فەڕەنسا هەیە بەڵام بەو هەنگاوانی کە تۆ عینی غێری ئەمانە تەبەنی بکەی پێم وابێت تۆ ڕوبەڕووی مەترسیشی گەورابیتەوە چونکە بەڕاستی ئێرانیش حەزی بە استقرالی ماڵی شیعی زۆر مەبەستێتی لەبەرەوەی استقرالی ماڵی شیعی استقرارە لە تاران بۆ ناوچەکەش دەستخۆش بەڵێ چونکە کاتی خۆشی خامنەی وتتی ئەم شەڕی کە لە بەغایکەین شەڕی هەمەدانە لە بەغایکەین کەواتە ئێران عێراق عمقی ئەمنی قومی ئێرانی لە عێراقا فلەبەوێ دەبێت باش سەدر لەم یاریت هێبگات چونکە ڕاستە لایەنەکانی کە داعمی تەرەفیش کاکەن لە مۆزوعایە بەڵام گرنگە سەدرەکان و ئیتارش تێبگالەوە و فەرامۆشکردنی سەدرەکانیش دەبێت ئیتار باش لە محەقەتە تێبگاتە لەم حەقەتێگا کەواتە تەنها ڕێگا لە بەردەم ئەوەیە گفتوگۆیەکی نیشتیمانی دروست بێت و بەپێی ئالیاتی دەستوری چارەسەری ئەو داواکارانی کە شارعیان بڵێن ئەو شارعی کە متاسڵ تەبەنی کردووە ئەوان لە ڕێگای ئەوە بتوانن
داوا بکەن بە پێی ئەو ئەلتی دەستوری کە هەیە لە ڕێگای پەرلەمانەوە چارەسەری دەستەکان خۆش پەرلەمان خۆی هەڵۆشێتەوە و یاساکە تعدیلکەی هەچەنە یاساکە ئەوان داواکەن تعدیل نەکرێت کاتم هیچ نەماوە کاک علی حکوومەتەکەوە ئەوانە توانە قابلێ لە گفتوگوی نیشتیمانە چارەسەر کرێت. کاک علی محەممەدەمین چاودێری سیاسی و نووسەر کە لە ستۆدیۆکانمان لە کەرکوو لەگەڵمان سوپاس دەکەم. سوپاس بۆ دکتۆر سامان سۆرانی مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری عراق کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان سوپاس دەکەم. خواتان لەگەڵ بینەوە.